سڵاو ئەم کاتەتان باش. هیوادارم دەنگ و ڕەنگ هەبێت. باشە، موهیمەوە لای خۆم هەمەوە موهیمە. برادەران دەنگەیە؟ باشە، وەکو لە ناونیشانی ڤیدۆکەیە دیارە، ئەمشەو ئێمە قسە لەسەر ئەپستمۆلۆژیای کوردی ئەکەین. ڕەنگە شتێکی عنوانێکی تا ڕادەیەک سەیر بێ و ئەو داهۆڵانە چین کە لە کێڵگەی ئەپستمۆلۆژی ئینسانی کووردە یاخود لە زانینی لە چوزانم لە تیورەی زانینی ئینسانی کووردە هەن کە ڕێگرن لە ئیستیعابکردنی معلومات. طبعا ئەپستمۆلۆژیا یاخود سایکۆلۆگۆس، هەندێک لە سایکۆلۆجیستەکان بە سایکۆلۆگۆسی باسەکەن، لەبەرەوەی پیان وایە مەسەلەی معریفە بابەتێکی دەروونزانیە، بابەتێکە پەیوەندی بە وەکو چۆن لە تەصنیفیەکەن بابەتە ویژدانیەکان و بابەتە معریفیەکانی شەمانش بابەتی سایکۆلۆجیا بن. بەڵام من بابەتە زۆرتر بابەتێکی فەلسەفی بووە و ئێمەش تقریبا هەر لە ڕوانگە فەلسەفیەکەیەوە قسەی لەسەر دەکەین. هەندێک پرسیار هەیە کە ئەپستمۆلۆژیا خۆی پێوە سەرقاڵەکات. لە گرنگترین ئەو پرسیارانە بریتیە لەوەی کە زانین چییە، معریفەت چییە، باشە، و چۆن دەتوانین بزانین، چۆن ئێمە ئەتوانین ئیستیعابی معلومات بکەین و تا چ ڕادەیەک ئێمە ئەتوانین بزانین. ئەمە تقریبا سێ پرسیاری گشتین، سێ پرسیاری سەرەکیین بۆ لە مەسەلەی تیورەی زانینە، یاخود هەرچەندە زۆر جار ئەوترێ کە تیورەی زانین ڕەنگە وەرگێڕانێکی زۆر ڕێکوپێک نەبێ بۆ ئەپستمۆلۆژیا یاخود بۆ سایکۆلۆگۆس. ئێمە خۆمان بە هەموو پرسیارەکانی ئەپستمۆلۆژیاوە سەرقاڵ ناکەین لەمەیە، هەدەفێکی تایبەتیمان هەیە، بەڵکو ئەوەی کە ئێمە زۆرتر باسی لێوە ئەکەین پرسیاری دووەمیانە. ئێمە چۆن ئەتوانین بزانین، چۆن بتوانین ئیستیعابی معلومات بکەین، ئیستیعابی معریفە بکەین. وەکو مەسەلەی زاراوەکە جیمس فریدریک فرەیرەر بۆ یەکەم جارم زاراوەی بەکارهێناوە، بەڵام وەکو باسکردن لە بابەتەکە لە ڕاستیە ڕەنگە مێژوویەکی زۆر دوور و درێژی هەبێ. ئەوەی کە نووسراوەتەوە، ئەوەی کە ئێمە توانین دیراسی بکەین لە مێژووی فکرە، زۆرتر ئەوەیە کە لەلای یۆنانیەکان هەیە. لەلای یۆنانیەکان ئەم بابەتە بابەتێکی قسە لەسەرکراو بووە، بابەتێک بووە هەرچەندە ڕەنگە زاراوەکە وەکو پێویست شایع نەبوو بێ لە فەلسەفەی کلاسیکە، بەڵام قسەشی لەسەر کراوە. بەڵام بە تایبەتی حتا لە لای سۆقرات مەسەلەی وەرگرتنی معریفە، ئەو پێی وایە ئێمە بۆ خۆمان هەڵگری معریفەین، ئێمە بۆ خۆمان زانینمان هەیە، بە حیجەی ئەوەی کە ئەوان پێیان وا بووە ئێمە لە ترانسێندێنتاڵا بووین، ئێمە لە بەر لەوەی کە ئێستا هەین جارێکی تریش هەبووین، یان لە ڕابردووشە وجودمان هەبووە. ئەتر ئایا ئەگەر بە تەسەووری تەناسف الأرواح بوو بێ یاخود ئەو دۆناو دۆنکردنی ڕۆح بوو بێت، پێشتر ڕۆحمان لە ناو مرۆڤێکی ترا یا گیاندارێکی ترا بوو بێت و ئێستا ئەو ڕۆحە گوازراوەتەوە بۆ ئەو جەستەیە کە ئێستا ئێمە هەمانە، یاخود بەهۆی ئەوە بوو بێ کە ڕۆحی ئێمە سەرەتا لە متعالیە بووە، سەرەتا لە یەزدان بووە و تەواوی ئەو شتانەی زانیوە کە لە ئێستاە ئێمە ئەیزانی.
بەم دوو حیجەیە پێی وایە زانینی مرۆڤ زانینێکی فیتڕیە، زانینێکی بۆ ماوەییە. تەنها و تەنها ڕۆڵی مامۆستاکان، ڕۆڵی ئەوانەی کە زانین بە ئێمە ئەبەخشنەوە ئەوەیە کە شتەکانمان بیر ئەخەنەوە، زانینەکانمان بیر ئەخەنەوە. ئەگەر بزانن حتا سقرات لە گفتوگۆکانی خۆیان بەردەوام هەوڵی ئەوە ئەدا کە تۆ بۆ خۆت معلوماتەکە بدۆزیتەوە، بۆ خۆت نەتیجەکە یا زانیاریەکە بدۆزیتەوە، نەوەکو ئەم سقرات بێت وەکو مامۆستایەک زانیاریەکەت فێر بکات. حتا ئەم طریقەیە لە طرایقی تەدریسە، لە شێوازەکانی وانەوتنەوەیە ممکنە هەندێک مامۆستا بەکاری بێنن بە جۆرێک لە جیاتی ئەوەی بێت بە خوێندکارەکە بڵێ 2 کەڕە 2 کاتە 4 دێت 2 سێ و 2 سێوی تری بۆ ئەێنێ و هەوڵی لەگەڵا ئەدا ئادێ ئەگەر ئەمانە کۆ بکەیتەوە ئەکەنە چەند و لە نەتیجەیە وردە هەوڵی لەگەڵەدا خوێندکارەکە خۆی ئەیدۆزێتەوە و ئەڵێ بەڵێ ئەوە کاتە 4. واتە معلومات بە خێرایی پێی نابەخشێ، بەڵام لەگەڵەوەی کە هەوڵی لەگەڵە دەیبیرەکەوێتەوە. یەکێک لە تەسەوڕەیان نمونەیەکی تری ئەوە، بۆ نمونە مراویە کاتێکە لە هێلکەیەک دێتە دەرەوە بەبێ ئەوەی خەڵک فێری کرد، بەبێ ئەوەی دایکەکەی فێری کرد بێ، بەبێ ئەوەی هیچ ئەگەر ئەو مراوێ لە مەختصێکیشا هەڵهێنرابێ یاخود لەژێر مریشکێکە ئەو هێلکەیە هەڵهێنرابێ، سەیرەکەی ئەو مراویە خۆ بەخۆ ئەزانێ کە مەلەوانە، کە ئەچێتە کەناری چۆمێک یاخود کە ئەچێتە کەناری دەریاچەیەک خێرا خۆی فڕێ ئەداتە ناو دەریاچەکەەوە، ئەی ئەم معلوماتەی لەکوێ بوو، چۆن زانی ئەم مەلەوانە؟ ئەی بۆچی هەر لەژێر ئەو مریشکەیە هێلکەی مریشکیش هەبووە، جوچکە مریشکێکیش هەڵهاتووە، جوچکە مریشکەکە ناچێتە ناو ئاوەکەەوە خۆی لە ئاوەکە ئەپارێزێەوە ئەزانێت کە مەلەوان نییە. بۆیە ئەم فەلسەفەی کۆن پێی وابوو یا فەلسەفەی کلاسیک پێی وابوو کە معلوماتی ئێمە شتێکە مسبقاً هەبووە و لە ئێستاە تەنها ئەوەیە کە ئەبێ هەوڵ بدەین بۆ بیرکەوتنەوەی. باشە لەگەڵ ئەوەیشە هەر لە کتێبەکانی ئەفلاتونە ئێمە گەرە و حیوارانە بە حیواری سقرات بزانین، سەیرەکەی لە شتێکی نەوعێکیش لە کریتیکیزم هەیە، نەوعێکیش لە ڕەخنەگەری و لە شیکارکردن و لەوە هەیە. یعنی دێن پێیان وایە لە ڕێگەی شیکارکردنەوە، لە ڕێگەی ڕەخنەگرتنەوە، لە ڕێگەی ڕەدەڵ و بەدەڵکردنی نەتیجەکانەوە، پرسیارەکانەوە، گومانەکانەوە ئێمە توانین بگەینە معلومات یا معلومات ئیستیعاب بکەین. باشە لە کلاسیک بترازێت سەیرەکەی تقریبان لە مێژوویەکی نوێیە حەسیەکان یا هەستیەکان پەیدا ئەبن کە ئەمانە جۆرێکن تکاتان لێ ئەەکەم و کاتی نامەناردن نییە. سەیر ئەەکەی هەستیەکان یاخود ئەوانەی کە پیان ئەوترێت تەجریبیەکان، ئیمپریزم ئەمانە کێن؟ طبعا ئێمە زانین لە ئەوەی کە ڕابەرایەتی ئیمپریزمەکە لە وەرگرتنی معلوماتە لە ئەپستمۆلۆژیایە فرانسیس بیکۆنە بە پلەی یەکەم. طبعا فرانسیس بیکۆن بۆچی؟ لەبەرەوەی بڵاوکردنەوەی ئەو کتێبەی ئۆرگانونی نوێ یاخود توانین بڵێن بە جۆرێکی تر زۆر کەس ناوی ئەوەن بەوەی لۆژیکی نوێ، چونکە ئێمە پێشتر لۆژیکی ئەڕەستۆییمان هەیە بۆ معلوماتان دوایمە باسەکەن لۆژیک ڕۆڵێکی زۆر گەورەی هەیە لەوەی کە ئێمە چۆن ئیستیعابی معلوماتی دروست بکەین، چۆن ئێمە بتوانین زانیاری دروست وەربگرین. لۆژیک بنەمایەکە ڕۆڵێکی گەورەی هەیە لەوەیە. بەڵام لە ئۆرگانونی نوێیە جۆرێکی تر لە لۆژیک، جۆرێکی تر لە مانتیق تەڕەحەکرێ کە پشت بە تەجروبە ئەبەسێ. ئێمە بۆ ئەوەی بزانین پێکاتی کیمیایی بۆ نمونە ئاو بە چ جۆرێکە دێنە مختبەرەوە، لە مختبەرە فەحسیەکەین هەتاوەکو پێکاتی کیمیایی ئاومان بۆ ڕوون بێتەوە. یاخود گەر بمانەوە بزانین ئایا چڕی ئاو لە کاتێکا کە پلەی گەرماکەی دا ئەوەزێ چی لێ بەسەر دێ، کاتێکا ئەبێ بە سەهۆڵێک چی لێ بەسەر دێ، شڕێکەی زیادەکە یا کەمەکە. ئێمە ئەبێت لە مختبەرێکە فەحسی ئەمە بکەین، لە مختبەرێکە تەجروبەی ئەمە بکەین، تێستی ئەمە بکەین. بەڵام ئەمە دوجار ئێمە لە ڕێگەی چیەوە ئەمە وەرەگەین؟ لە ڕێگەی هەستەکانمانەوە ئەبینین، ئەبیستین
یعنی تەجروبەکردن تەجروبە لە ڕێگەی هەستەوە تۆ ئەتوانی تەماشای تەجروبەکان بکەیت دەست لە تەجروبەکە بدەی بزانی پلەی گەرماکەی بەرز بۆتەوە بە چاوی خۆت بیبینی بزانی ئایا سەهۆڵەکە سەر ئاو کەوتووە یاخود ژێر ئاو کەوتووە قەبارەکەی زیادی کردووە یاخود کەمی کردووە یاخود لە ڕێگەی بیستنەوە ئێمە تەجروبەمان کردووە لەسەرەوەی ئایا چۆن بتوانین ڕادیۆیەک بخەینەکار ڕەنگە پشت بە گوێیەکانمان ببەستین ڕەنگە چوزانم هەر یەک لە هەستەکانمان بۆیە بە تەجریبیەکان بە ئیمپریزم سەرباری ئەوەی پیانەوترێ هەستیەکان تەجریبیەکانیشیان پێ ئەوترێ کە هەرجگە لە فرانسیس بیکۆن تۆماس هۆبزمان هەیە و جۆن لۆکمان هەیە بێرکلیمان هەیە دەیڤید هیوممان هەیە کە ئەویش دواتر وەکو یەکێک لە ڕابەرانی تەجریبی ئیشی لەسەرەوە کرد کە ئێمە کاتێک کە توانین زانیاری دروست وەربگرین ئەگەر بێن شتەکە تەجروبە بکەین بێن شتەکە ئەزمون بکەین بێن تاقی بکەینەوە ئایا بزانین لە ڕاستیە ئەمە چەندە زانیاریەکی دروستە باش یعنی ئێمە ڕێگەیەکمان هەیە یەکێک لە ڕێگەکانمان ئەوەیە کە بە ڕێگەی تەجروبە بە ڕێگەی ئەزمونکردن بتوانین معلومات وەربگرین جگە لەوە ئێمە ڕاسیۆنالیستەکانمان هەیە یاخود عەقڵگەراکانمان هەیە کە زۆر جار دیکارتیش لەگەڵ ئەمەیات ئافو کانتیش لەگەڵ ئەمەیە تێکەڵەکرێ بەڵام بە تەسەوری من کانت جگە لە ئەو کتێبەی تەئاملات في فلسفة الأولى دواتر دوو کتێبی تری کە ڕەخنەگرتن لە عەقڵی پەتی و ڕەخنەگرتن لە عەقڵی عەمەلی وا لە دیکارتەکە زیاتر وەکو ڕێبازێکی ڕەخنەگرانە دەربکەوێت نەک ڕێبازێکی عەقڵانیانە لەناو عەقڵانیەکانە زۆرتر سپینوزە مەسەڵەن لە مەبادیئی ئەخلاقە سپینوزە دێباستەوە ئەکە ئایا سەرچاوەی ئەخلاقی ئێمە چییە ئێمە چۆن ئەتوانین بە ئەخلاق بین ئێمە لەکوێوە ئیستیعابی ئەو معلوماتانە ئەکەین کە پێویستە لە ئەخلاقی خۆمانە بەکاری بهێنینەوە با ئەم بە تەواوەتی پشت بە ژیری ئەبەسێ پشت بە عەقڵ ئەبەسێ چونکە عەقڵانیەکان پیان وابوو تەجریبیەکان هەڵە ئەکەن هەست لەبەر چی لەبەرەوەی هەستەکانی ئێمە هەڵە ئەکا ئێمە زۆر جار بووە جاری وا هەبێ ڕەنگە لە بیابانێکا ببینیت سەرابێک هەیە ببینیت چوزانم تراویلکەیەک هەیە لێت وابزانی ئاوەیە لە سەرجادەکە وازانی ئاوە بەڵام کاتێککە لێ نزیکە بتۆ سەیرەکەی ئاو نییە جاری وا هەیە لە ناو پیاڵایەکە کەوچکە چایەک دانراوە ئەو کەوچکە چایە کە سەیری ئەەکەی شکانەوەیەکی تایە بەڵام کەوچکە چاکە دەرەگەی سێرەی کەوچکە چاکە نەشکاوە باشە جاری وایە چاومان هەڵە ئەکا جاری وا هەیە بیستنمان هەڵە یعنی ڕەنگە هەر لە حاڵەتی ئاسایە جاریوا بە گوێ زرنگاوەتەوە وازانیەوە بانگیان کردویت و لە حەقیقەتی شابانگیان نەکردووی جاریوا هەبووە هەستەکانی ئینسانە تا ئینسانێکی تر فەرقی هەبووە ئەوەیشێ هەرکەوەکو سۆقرات باسیەکە جاریوا هەیە شەربەتێکە خۆیتەوە بە دەمی تۆ تاڵە لەبەرەوەی تەندروستی تەواو نییە هەمووانەیە کە گرانە تاگر نەزانین کە هەرچی ئەی خۆن هەستەکەن تاڵە بەڵام لە حەقیقەتی شا تاڵ نییە باشە کەواتە ئەمە بیانوو بوو بۆ ئەوەی کە ئێمە ناتوانین پشت بە هەستەکانمان ببەستین بۆ ئەوەی کە زانیاری دروستمان دەست بکەوێت ئەی پشت بە چی ببەسین پشت بە ژیری ببەسین پشت بە عەقڵ ببەستین کە وەکو وتمان ئەمانە بە عەقڵانیەکان ناسران جگە لە سپینوزە لێڤینتس یەکێکە لە ڕابەرەکان وە ڕێنیە دیکارت وەکو ڕابەرێکی گەورەی عەقڵانی لە ئەپیستمۆلۆژیایە حسابی بۆ ئەکرێ واتە ئێمە یان لە ڕێگەی هەستەکانمانەوە یان لە ڕێگەی ژیریمانەوە هەتا وەکو ئێساوەی کە ئێمە باسمان کردووە یا لە کلاسیکا وەکو باسمان کرد لە ڕێگەی فیتڕەوەیە ئەو معلوماتەی کە ئێمە هەمانە باش بەڵام دواتر خەتی سێیەمی ئەپیستمۆلۆژیا خەتێکی سێیەمی فەلسەفی دروست بوو لە ئەپیستمۆلۆژیایە ئەویش کریتیکیزمەکانن ئەویش ڕەخنەگرەکانن کە ئیمانوێل کانت ڕابەرایەتی ئەمە ئەکا ئیمانوێل کانت پێی وایە کە عەقڵی هەستیەکان لە ڕێگەی هەستەوە ئەگەنە حەقیقەتی تەواو عەقڵیەکان لە ڕێگەی عەقڵەوە ئەگەنە حەقیقەتی تەواو بەڵکو ئەشێ لە هەردوو ڕێگەکەیانەوە بەکاربهێنین یعنی بۆچی ناشێ هەم هەستمان بەکاربهێنین هەم ژیریمان بەکاربهێنین ئەم سەرباری ئەوەی کە بە چاوی خۆمانەی بینین بە گوێی خۆمانەی بیستین تامی ئەکەین بۆنی ئەکەین باشە لەمسی ئەکەین بەڵام لەگەڵ ئەوەیشا
ئەکرێ کەم و کوڕی هەیە، ئەمیش کەم و کوڕی هەیە، ئەویش کەم و کوڕی هەیە. لەسەر ئەم بنەمایە ڕێنێدیکار دێت، عەفو ئەمانوێڵ کانت دێت کە ڕێبازێکی نوێ تەڵحەکە کە بە ڕێبازی ڕەخنەگرانە یاخود کریتیکیزم ناسراوە. باشە لە ئەپستمۆلۆژیای هاوچەرخیشە ئێمە وەزعیەکانمان هەیە، مەنطقیەکان یان وەزعی مەنطقیمان هەیە کە حەڵقەی ڤیەنامان هەیە کە زۆر گرنگە. لە حەڵقەی ڤیەنایە کە کۆمەڵێک زانە یا توانین بڵێن لە هەمان کاتا هەم لە خەمی فەلسەفەیان هەم لە خەمی زانستان کۆمەڵە خەڵکێکن کە دواتر لەگەر پێویستی کردناوەکانیان نەبین، لێرەیە سیر ئەەکەی ئیش لەسەر ئەوە ئەکەن کە چۆن جارێکی تر دەستکاری مەنطقکەنەوە، چونکە ئەمان جگەل لەوەی مەنطقی سووەریان لە بەردەسایە، بەڵام دوو قوتابخانەی تر بۆ ئیپستمۆلۆژیا هاتۆتە ئاراوە کە پێشتر نەبووە، سێ قوتابخانەی تر ببورن هاتووە کە هەستیەکانن، کە عەقڵیەکانن، کە ڕەخنەگرەکانن. ئەمان هاتن کە چۆن بتوانن لە هەڵشێلانی ئەم کۆمەڵە قوتابخانەیە پێکەوە تەسەورێکی تری مەنطقی بۆچی بۆ ئەپستمۆلۆژیا تەڕح بکەن. وفعلا توانیشان هەر لەناو ئەم حەلقەیە کە پێی ئەوترێ حەلقەی ڤیەنە، لەناو ئەمانەیە سەیرەکەی لۆژیکی ماتماتیک جێگەی لۆژیکی گرتەوە. ئەوەی ڕەسەڵ لە ماتماتیک هیچ نییە جگە لە مەنطقێکی گەشە سەندوو. باشە لەناو ئەم حەلقەیە وەجگە لەوە یەکێک لە کارە گرنگەکانیان شرۆڤەکردنی ئەو تەڕحە بوو کە ڤنگشتاین کردبووی لە کتێبەکە بە ناوی ڕیسالە مەنطقیە فەلسەفیە. لەم تەسەورەیە مەسەڵەن تەسەورێکی تازەی بۆ مەنطق لە فەلسەفەیە پێشکەش کردبوو. ئەم حەلقەی ڤیەنایە هەم ئیشیان لەسەر ئەم فکرەیە ئەکرد و هەم دوجار سیر ئەەکەی توانیانێکێکی وەکو شیلیک سیرەکەی توانی ئەپستمۆلۆژیای فیزیای نوێ بێنێتەکایەوە. بە هەر حاڵ لە پاش ئەمانەیشەوە کە هەتا وەکو ئێستا کە لە حاڵی حازرە زۆر زیندووە، پراگماتیەکان هاتن بۆ ئەوەی کە چۆن بتوانین ڕاستی و درۆ و هەڵە لە یەکتری جیا بکەینەوە. طبعاً پێرس خۆی هەر کتێبێکی لەو بارەیەوە هەیە بە ناوی ڕاستی درۆ هەڵە، چۆن بتوانین ئەمانە لە یەکتری هەڵاوێر بکەین، چۆن بتوانین ئەمانە لە یەکتری جیا بکەینەوە. جگەل لەوەیش ویلیەم جیمسمان هەیە کە لەسەر ماناکانی ڕاستی هەندێک بەرهەمی هەیە و ئیشی کردووە. و جۆن دیویمان هەیە، هەرچەندە جۆن دیوی شتێکی زیاتر لەوەی پێرس ئیزافە ناکا بۆ ئەپستمۆلۆژیا. بە هەر حاڵ ئەمە کە باسمان کرد شتێک بوو تقریبان لەسەر مێژووی ئەپستمۆلۆژیا. قسەکە ئەوەیە کورد ئەتوانێت ئەپستمۆلۆژیای کورد چەند لەبارە بۆ ئیستیعابکردنی معلومات. بۆ ئەوەی باسەکە ڕوونتر بێتەوە، ئێمە من وها ئیشم هێنم ئەپستمۆلۆژیا وەکو کێڵگەیەک وهایە کە توانای وەرگرتنی هەندێک تۆوی دیاریکراوی هەیە. یعنی تۆ بەر لەوەی ئیستیعابی معلوماتکەی ئەبێ لە ڕووی عەقڵیەوە ئامادە کرابێتی بۆ ئیستیعابکردنی ئەو زانیاریە. خەڵکی ئەمە نازانێت کایە برادەران، یعنی سیرکەن یەکێک لە مشکلە گەورەکانی ئێمە ئەوەیە کە تۆ معلوماتت هێناوە ئەیدەی بە خەڵک، بەڵام سیستمی وەرگرتنی معلوماتی ئەم کەسەت دەستکاری نەکردووە. تۆ وەک ئەوە وایە کێڵگەیەکت هەیە، ئەم کێڵگەیە پێکاتە نایترۆجینیەکەی شیاوە بۆ پەتاتەی شیرینی تا بەرهەمە هێنرێ، بەڵام ڕەنگە نەتوانی پەمووی تا بەرهەم بهێنی. تۆ پەموو ئەیەنی ئەیکەی بەم کێڵگەیەوە لە کاتێکە ئەم کێڵگەیەک بۆ خۆش نەکردو، ئەم کێڵگە ئامادەسازیەکرد نەکردووە بۆ ئەم کێڵگەیە هەتا وەکو بتوانی بە شێوەیەکی سەرکەوتوو پەموویشی تا بەرهەم بهێنی. کەواتە سیستمی ئەپستمۆلۆژیا بریتیە لەوەی کە تۆ لەسەر چ بنەمایەک ئیستیعابی معلوماتەکەی. خەڵکی ئێمە لەسەر چ بنەمایەک، ئینسانی ئێمە لەسەر چ بنەمایەک ئیستیعابی معلوماتەکە. ئایا کە تۆ گفتوگۆ لەگەڵ کەسێک ئەەکەی، کە تۆ گفتوگۆ لەگەڵ خوێندکارێکە، لەگەڵ هەر کەسێکە ئەەکەی، ئەم خوێندکارە داوای چیت لێکە؟ ئایا بەپێی تەجروبە معلوماتەکە لە تۆ وەرئەگرێ؟ ئایا ئەزموونی کردووە لە مختبەرە فەحسی کردووە هەتاوەکو معلوماتە لە تۆ وەربگرێ؟
یاخود ئەوە تا لە ڕێگەی ژیریەوە لە ڕێگەی هاوکێشەکان و لە ڕێگەی داتاکان و نەزەریاتەکان و چونکە بیرمان نەچێ پێرس یەکێکە لەوانەیە کە مانتەقی هێنا کردی بە سیمۆتیکا کردی بە ڕەمز سین و سات کردی بە ئێکس و وای لە ڕێگەی ئەمە جۆرێک لە ژیری لە ڕێگەی چیەوە تۆ معلومات وەرئەگری ئێمە تۆ ئێستا ئەگەر معلوماتێک بدەی بە من معلوماتێک ببەخشی بە من خۆ من بە چ ڕێگەیەک بزانم ئەو معلوماتەی کە تۆ گەیاندوتە بە من معلوماتێکی دروستە لە کام ڕێگەیە بەکارهێنم باشە ئەم پرسیارە هەتاوەکو ئێستا لە ناو خەڵکی ئەمەیان نەکراوە ڕجاءن لە دەربارەی ئەپستمۆلۆژیا یعنی ئەگەر تۆ بگەڕێی بە زمانی کوردی هیچی ئەو تۆ نادۆزیتەوە دەربارەی مەنتەق بگەڕێ هیچی ئەو تۆ نادۆزیتەوە ئەمە مانای ئەوەیە کە ئێمە جارێکە ئامادە نین بۆ وەرگرتنی معلومات ئێمە لە هەر لە بنەڕەتەوە ئامادە نین بۆ ئەوەی معلوماتەکە وەربگرین بۆ لەبەر ئەوەی کێڵگەی عەقڵی ئێمە لەبار نییە بۆ وەکو ئەوەی تۆ ئەگەر کەسێک بێنی خاوەن پێداویستی تایبەت بێ ئەگەر ژیریەکەی نزم بێ لە خوارەوە بێت باشە ئەم کەسە ممکنە تۆ بتوانی هەندێک شتی سەرەتایی فێر بکەیت چونکە عەقڵی ئەو دەماخی ئەو ئەتوانێت هەندێک معلوماتی سەرەتایی وەربگرێت بەڵام لە حەقیقەتدا ناتوانێت ئەو ژیریەی ئەو لەبار نییە بۆ ئەوەی هەموو معلوماتێک وەربگرێت لەم حاڵەتەیە تۆ هەتا ئێوارە معلوماتیشی بخەیتە بەردەست هەتا هەرچەندە هەوڵ بدەیت بۆ ئەوەی زۆرترین معلومات وەربگرێت توانای ئیستیعابکردنی معلوماتەکەی نییە کەواتە ئەمە کێشەکە لە چیە کێشەکە لە کێڵگەی ژیری ئەوایە کێشەکە لە ئیپستمۆلۆژیای ئەو کەسایە کێشەکە لە توانای جیهازی ئیستیعابکردنی ئەو کەسایە باشە ئێمە کە هیچ ئیشێکمان لەسەر ئەپستمۆلۆژیا نەکردووە چۆن ئەتوانی ئیستیعابی معلوماتی دروست بکەیت کێڵگەی ئەپستمۆلۆژی کورد بێگومان هیچ ئامادە سازیەکی بۆ نەکراوە وەکو وتمان وەکو زەویەک وەک سەرزەمینێک ئەکە ئەم سەرزەمی کێڵگەیەکی کشت و کاڵی کە لەمار نییە بۆ وەرگرتنی یعنی تۆ دێیت نەمامێک ئەێنی لە چوزانم لە سویسراوە ئەتەوێت لە دەشتی شارە زورە بیچێنی بەڵام کاتێککە تۆ ئەم نەمامە ئەێنی ئەم نەمامە پێویستی بە جۆرێک لە خاکی دیاری کراوە و پێویستی بە جۆرێک لە ئاو هەوای دیاری کراوە بۆیە ئەگەر بێت و لە دەشتی شارە زورا و نەمتەوێەوە نەمامە بەرهەم بهێنی سەیرەکەی سەرکەوتوو نابی لە بەرهەمێنانیە مەسەلەی ئیستیعابکردنی زانستیش بە هەمان شێوەیە تۆ ئەتەوێت ماتماتیک بێنی بۆ کوردستان هێناوتە لە خوێندنگاکانە ئەیڵێیتەوە بە خوێندکار بەڵام توانای لێت وەرناگرێت سەوز نابێتیایەت یان نانڕوێ سیر ئەەکەی دواتر ئەم کەسە شتێکی ئەوتۆ پشت بە ماتماتیک نابەستێت من یەک جار لە کۆڕێک بووم لە قاوەخانەی کولتوری گفتوگۆکە لەسەر بیردۆزەی پەرەسەندن بوو باشە ئەوەی کە لەسەر بیردۆزەی پەرەسەندن قسەیە کرد مەسەلەن معلوماتەکانی تەڕح کرد کاکە ئەو وایە بە پێی عەقڵ بە پێی نازانم تۆ وەکو بێلایەنێک ئەگەر دابنیشتیتایە نەک وەکو مرۆڤێکی سەلەفی یاخود دینی یا هەر شتێکی تر وەک کەسێکی بێلایەن دابنیشتە سیرتە کرد ئەوەی ئەم کەسە ئەیڵێ دەربارەی پەرەسەندن زۆر مەنتەقی ترە بەڵام ئەو خەڵکەی کە لەوێیان دانیشتە بوون ئامادە نەکرابوون بۆ ئەوەی کە حەقیقەت وەربگرێت کە معلومات وەربگرێت بەڵکو زۆر ئامادە بوو بۆ ئەوەی وەهم وەربگرێ بۆ ئەوەی جەهل وەربگرێ خەڵکی مرۆڤی ئێمە لە ئێستاە کێڵگەیەکی زۆر باشە بۆ ئەوەی کە بە حەز ئەەکەی بە لێشا وەهم فڕێ بەرە ناوی هەمووی لێکڕێتەوە حەز ئەەکەی چوزانم هەرچی مەوزوعی پەری و جن و دێ و درنج و شەیتان و فریشتە و خواوەند و بەهەشت و جەهەنەم و تۆ ئەم مەوزوعانە بخەرە ناو بازاڕی کوردیەوە بزانە فرۆشێکی زۆر گەورەی هەیە فرۆشێکی زۆر زیاتری هەیە بەڵام هەتا وەکو ئێوارە تۆ کیمیا زانستی کیمیا زانستی جینات زانستی چوزانم ئیڤەلیشن زانستی ماتمات هەرچی ئەمانە کە فڕێ ئەدەیتە ناو کێڵگەی کوردیەوە سیرەکە هیچ گەشە ناکە سیرەکە هیچی لێ سەوز ناوێ لەبەرەوەی لە ئەساسا ئەم کێڵگەیە بۆ ئەوە دروست نەکراوە سیستەمی ئەپستمۆلۆژی ئێمە
لەبار نییە بۆ ئیستیعابکردنی ئەو جۆرە شتانە، بەڵام لەبارە بۆ ئیستیعابکردنی هەندێک شتی دیاریکراوە. ئەو زۆر باشە بۆ ئەوەی کە چوزانم خورافاتەکان وەربگری. لە ئەپیستمۆلۆژیای کورد ئەگەر وەکو کێڵگەکە سەیری بکەین، کرمۆڵەیە، ئەپیستمۆلۆژیا کێڵگەیەکی کرمۆڵە. یعنی تۆ چویت لە خۆر ئاواوە علمێکت هێناوە بۆ ناو عەقڵەکە، عەقڵەکە کرمۆڵە. ئەم دەماخە کرمۆڵە ببورن، ئەم دەماخە کرمۆڵە هەڵ ئەسێ بە قەڵاچۆکردنی یا بە لە ناوبردنی ئەو نەمامە. تۆ کتێبێکی تۆ فەلسەفەت هێناوە لە خۆر ئاواوە، تۆ زانستت هێناوە لە جێگەیەکەوە، کە فڕێ ئەدەیتە عەقڵی کوردیەوە بە دڵنیاییەوە خۆی ناگرێت و دوای ماوەیەکی کەم کرمۆڵە بێت و لە ناو ئەچێ. هەرێک وەکو ئەوەی تۆ پەتاتەت هێناوە لە خۆر ئاواوە، کردوتە ناو کێڵگەیەکەوە، لە کێڵگەیەکان ڕواندوتە کە کێڵگەیەکە پڕ لە کرمە. ئەم کێڵگەیە هەڵەسێ بە خواردنی پەتاتەکە و هیچی لێ سەوز نابێت. کەواتە تۆ دەبێت لە سەرەتایە چی بکەی؟ لە سەرەتایە ئیش لەسەر ئەوە بکەی کە کێڵگەکەی خۆت ڕێکوپێکەی، کە کێڵگەکەی خۆت بگونجێنی لەباری بکەی بۆ ئەوەی کە بتوانی ئەو بەرهەمەی بۆ بهێنی. باشە، پرسیارەکە ئیتر ئەوەیە ئێمە بۆچی ناتوانین ئیستیعابی ئەمانە بکەین؟ لەبەر ئەوەی نمونونەکە ئەگۆڕم بۆ ئەوەی کێڵگەیەکمان هەیە، لەم کێڵگەیە کۆمەڵێک داهۆڵی تایە. داهۆڵ ڕەنگە زۆر بەتان بزانن لە شێوەی مرۆڤێک دروستەکرێ، دوودارە بە شێوەی سەلیڤێک داهێنرێ و جلی مرۆڤی ئەکرێتە بەر، جامانەی بۆ پێچنەوە لە پوشیاخ و لەدار لە بەر لە هەر شتێکی تر شکڵێکی پێدەن لە شکلی مرۆڤ. بۆ لەبەر ئەوەی هەر باڵندەیەک هاتە ئەو ناوە بۆی دانەوێڵەکە نەخوا، بۆی تۆوەکان هەڵنەچنێتەوە نەیخوا و بترسێ پێی وابێ ئەوە مرۆڤە، ئەم داهۆڵە دائەنرێ. لە ناو ئەپیستمۆلۆژیای ئێمەیشان کۆمەڵێک داهۆڵ هەن، کۆمەڵێک داهۆڵ هەن کە ڕێگرن لەوەی باڵندەکانی زانست بێنە ناو کێڵگەکە بنیشنەوە. بۆ لەبەر ئەوەی لە حەقیقەتا پێت وایە زانست کە دێت ئەو تۆوانە ئەخوات کە تۆوی نازانستین، ئەو تۆوانە هەڵ ئەچنێتەوە و بە خەساریان ئەبات کە لە حەقیقەتە تۆوی خورافەن، تۆوی جەهلن. بۆیە سیر ئەەکەی لە ناو سیستمی لە کێڵگەی ئەپیستمۆلۆژی ئێمەیە کۆمەڵێک داهۆڵ هەیە. لەو داهۆڵانە ڕەنگە یەکێکە باسییان بکەین بە خێرایی، داهۆڵی کولتوریمان هەیە. يعني من ناموە کەم مجتمع هەیە لە دنیا بەقەدەر مجتمعی کوردی، یاخود ئەگەر بڵێن بەقەدەر مجتمع شەرقیەکان پابند بێ بە پێشینانی خۆیەوە. يعني هەر کەسێک کە تۆ ئێستا لە هەر جێگەیەکای بینی ئەو پابندە بەوەی کە باوەپیری چۆن بووە، يعني وەکو ئەوەی باوەپیری هێشتاکە حکم لەسەر ئەوە ئەکەن کە ئەم شێوەی ژیانی بە چ شێوەیەک بێت. کەواتە ڕێگە نادا بەوەی شتێکی غەریبتر بێتە ناو فەزا گشتیەکەیەوە، بێتە ناو ژیانی کۆمەڵایەتی و ژیانی تایبەتیەوە کە جیاواز بێت لەوەی کە باوباپیری تەوسیەیان کردووە. جگە لەوە سیر ئەەکەی لە ناو فەزای گشتیە تۆ ناچاری بە تێگەیشتنی کۆمەڵگاکەت. یعنی تۆ لە ناو کۆمەڵگایەکدای بۆ ئەوەی تۆی قبول بێ، بۆی تۆ قبول بکات، دێ چیەکە دێ ئینسیجام ئەکا لەگەڵ کۆمەڵگایە، لەگەڵ عەقڵی گشتی کۆمەڵگایە، لەگەڵ تێگەیشتنی گشتی کۆمەڵگایە. تۆ ئەوێ بەو جۆرە بیت کە کۆمەڵگا داوات لێ ئەکا. کۆمەڵگا مەرجی لەسەر تۆ داناوە بە ئەندام بوونت. کۆمەڵگا وەهای کردووە کە ئەگەر تۆ بە مەرجەکانی ڕازی نەبیت لە حەقیقەتە ئەگەر تۆ بە مەرجەکانی کۆمەڵگا ڕازی نەبی، کۆمەڵگا فڕێتە داتە دەرەوەی خۆی. لەبەرەوە بۆ ئەوەی بەوە ڕازی بی پێویستە دەستبەرداری هەندێک شتی تر ببی، دەستبەرداری زانست ببی، دەستبەرداری معلوماتی دروست ببیت. باشە، جگە لەوە ئێمە داهۆڵەکانی ئاینمان هەیە. تۆ مسبقاً شتێکت هەیە لە حەقیقەتە ئاینێکت هەیە، لە ئاین ئێمە دوو شتمان هەیە. یەکەم ئاین وەکو داق، دووەم ئاین وەکو تێگەیشتنی دینی لە کۆمەڵگای کوردیە.
یعنی سەرباری ئەوەی کە ئێمە لە دەقائینیەکانە ڕەنگە اختلافە بێ لەسەرەوەی ئایا چەند بە دوای زانستان بڕێن یاخود بە دوای زانستانە ڕێن، بەڵام دواتر ئاین و تێگەیشتنی ئاینی خەڵکی کورد وهای کردووە کە پێشوەخت پێی وایە کتێبێکی هەیە ئاینێکی هەیە کە ئەتوانێت وەڵام دەرەوەی تەواوی پرسیارەکان بێت و هەرچی زانیاریە کە ئیستیعابەکە هەرچی زانیاریە کە وەرئەگرێت ئەم زانیاریانە بە پێی ئەحکامە دینیەکانی خۆی ئەپێوێ، کەواتە ئێمەی کورد لە دۆخە دینیەکەیە سیر ئەەکەی نەسوود لە تەجروبە وەرئەگرین ئەو تەجریبیەکان یا حەسیەکان یا ئیمپریزم، نەسوود لە ڕاسیۆنالیزم طریقەی ڕاسیۆنالیزم وەرەگرین طریقەی عەقلانی وەرەگرین بۆ ئیستیعابکردنی معلوماتی دروست، یاخود ئەوە تا سوود لە هێنیش وەرناگرین لە ڕەخنەگریش وەرناگرین، نە لەگەڵ معلوماتێکمان پێ ئەگا ئەم معلوماتە ئێمە ڕێگەیەکمان هەیە بۆ وەرگرتنی معلومات ئەگەر هاتوو کەسێکی دینی بوو، ئەم ڕێگەیش ئەوەیە کە ئایا چەند سازگارە لەگەڵ تێگەیشتنە دینیەکانە، چەند سازگارە لەگەڵ دەقی دینیە لەگەڵ دینەکەیە بۆ ئەوەی بتوانێت ئیستیعابی معلوماتەکە. ئەگەر دینەکەی پێی وابوو ڕاستە، ئەگەر دینەکەی پێی وابوو ئاسمان حەوت طەبەقەیە تەواو، حتا ئێوارە فیزیان بڵێ 9 طەبەقەیە، ئەمە 7 طەبەقەیە لە لای زەوی 7 طەبەقەیە، حتا ئێوارە زانستی جیۆلۆجی پێی وابێ کە طبقاتەکانی زەوی کەمترن یا خوشتی وهانین بەو جۆرێکە لە دینە هەیە وەری ناگرێت، گەر چەند گونجاوە لەگەڵ دینەکەتا بە پێی ئەوە وەری ئەگرێت. یعنی طریقەی ئێمە طریقەیەکی دینیە، نەک طریقەیەکی دینیە بۆ ئیستیعابکردنی معلومات. باشە وەجگەل لەوە ئێمە کە ئەمە هیچی کەمتر نییە لەوانەی تر داهۆڵەکانی سوڵتەت هەیە لە ناو کێڵگەی ئەبستمۆلۆژی خۆتا. داهۆڵەکانی سوڵتەت چین؟ سەیری کە تۆ ڕاگەیاندنت هەیە، حیزبت هەیە، حیزب دوجار ڕاگەیاندنی هەیە، لە ڕێگەی ئەم ڕاگەیاندنەوە جۆرە تێگەیشتنێک بۆ تۆ دروستەکرێ، سیستمی ئەبستمۆلۆژی تۆ تێک ئەدرێ، نەک تێک ئەدرێ یاخود ئاراستە ئەکرێ بەو جۆرەی کە حیزبەکە ئەیخوازێ، بەو جۆرەی کە ڕاگەیاندن، بەو جۆرەی کە کۆمەڵناسی سیاسی ئەو حیزبە لە تۆ داوایەکە و بەیەوێ بەو شێوەیە ئاراستەتکەوە بەو شێوەیە ڕامت بکا کە خۆی ئەیەوێ. و لەناو ئەمانەیە کە شتێک زۆر گرنگە دام و دەستگاکانی فێرکردنە. تەحەداکەم یعنی سیر ئەەکەی لە هیچ قۆناغێکی خوێندنی ئێمەیە ئێبستمۆلۆژیا ناخوێندێ، ڕەنگە بڵێن لە پۆلی 11 ئامادەی یا کتێبێکی فەلسەفەمان هەیە لەو کتێبە فەلسەفا شتێک باسی ئەبستمۆلۆژیا کراوە، زۆر خراپ باسی کراوە و لە ئاستی پێویستان نییە. خەڵکی ئێمە خوێندکاری ئێمە لە خوێندنگایە نەک فێری ئەوە ناکرێت کە سیستمی زانینی دەستکاری بکات، بەڵکو ڕەنگە سیستمە زانینەکەیشی سیستمە زانینە سروشتیەکەیشی یاخود هەر بەهرەیەکی تر کە هەیەی بکوژرێ بخەسێنرێ لە خوێندنگاکەیە. ئێمە تۆ هەتا وەکو ئێستا نەهاتووی کەسەکە وەها لێ بکەی کە بیرکاری وەربگرێ، چۆن هاتووی دەرسی بیرکاری پێ ئەڵێیتەوە؟ کەسێک کە کۆمەڵناسی ناتوانێت ئیستیعابی کۆمەڵناسی بکە، چۆن دێی کۆمەڵناسی پێ ئەڵێیتەوە؟ کەسێک لە ئەساسا ڕانەهێنراوە، مێشکی ئەم کەسە ڕانەهێنراوە، ئامادە نەکراوە بۆ ئەوەی ئەخلاق وەربگرێ، تۆ چۆن دێ بەمە باسی ئەخلاقی بۆەکەی، باسی علومی ئەخلاقی بۆکەی، باسی ئەخلاقی گەردوونی بۆکەی؟ باشە؟ نا تۆ ژینگەکەت لەبار نییە بۆ ئەوەی کە بێت زانست بهێنی یاخود زانینی دروست بهێنی بیخەیتە بەردەم خەڵکی ئێمە. لەبەرەوە خوێندنگاکان بە پلەی یەکەم بەرپرسن لەوەی کە دەستکاری ئیبستمۆلۆژیای ئینسان بکەن، ئینسانی ئەم وڵاتە بکەن. ئەم وڵاتە شتێکی نییە ناوی ئیبستمۆلۆژیا بێ، هەتایە تۆ معلوماتی بۆ بیانە وەری ناگرێ لێت، ئەو معلوماتە سەوز نابێت لە مێشکی ئەم کەسانی ئێمەیە، لەبەرەوەی ئێمە سیستمێکی ئەبستمۆلۆژیمان نییە. باشە تۆ من خەڵک هەیە کتێبە خوێنێتەوە هیچی لێوەرناگرێ، خەڵک هەیە لە ئینتەرنێتدا دانیشە ڕیسێرچەکە و هیچی لێوەرناگرێ، هیچ ئامادە نەکراوە بۆ ئەوەی کە لە ئەساسا وەربگرێ. ئەم کەسە جیازی ئیستیقبالی نییە،
يعني ئەنتێنی ئیستیقبالی نییە بۆ ئەوەی کە بتوانێت ئەو معلوماتانەی پەخشەکرێن وەری بگرێن. تۆ ئەبێ لە سەرەتای ئەنتێنێکی بۆ دانەی، لە سەرەتای ئالێرێکی بۆ دابنێ هەتاوەکو بتوانێت ئیزاعەکە وەربگرێ، هەتاوەکو بتوانێت ئیستیعابی معلوماتەکە بکات. وەجگە لەوە یەکێکی تر لەو شتانەی کە من زۆر جار سەرنجێ دەم داهۆڵی تەمەڵیە، دوانین وای ناوبنی. خەڵکی ئەمە تەمەڵە لەوەی کە معلومات وەربگرێت. بۆ بەڕاستیش بە پێویستی نازانێت. يعني باشە، يعني ڕەنگە گەر بە خەڵکی بڵێ بیزانم چیە و نەیزانم چیە. لەبەرەوەی لە حەقیقەتە خەڵکی ئێمە سوودی لە زانین وەرنەگرتووە، سوود لە زانین وەرناگرێ، و لەبەرەوەی سوودی لێ وەرناگرێت چێژیشی لێ وەرناگرێ. کە چێژی لێ وەرنەگرێت ئیتر پێی وان نییە کە زۆر گرنگە ئەم زانیاری وەربگرێ، پێی وان نییە گرنگە. تەمسیلەکە بۆی باو بە پیرمان نەخوێنەواریش بوون و لەگەڵەوەیشا خۆش یاون. مشکیلەی چییە؟ یعنی بە گرنگی نازانێ سیر ئەکات ئەوەی کە ئەزانێ یاخود ئەوەی کە نازانێت چ مشکلەیەکی هەیە، چ جیاوازیەکی گەورەیان هەیە. کەواتە نەبوونی ئیرادە و نەبوونی ئارەزوو بۆ زانینی دروست لە حەقیقەت ئەوای کردووە کە خەڵکی ئێمە نەتوانێ معلوماتی دروست وەربگرێ یاخود ئیستیعابی معلومات بکا بە شێوەیەکی تەندروست. هیوادارم ئەو کاتەی ئەمێنێتەوە بۆ گفتوگۆکردن و مناقەشە بێت. باش، گەڕێنەوە بۆ سەرەتای کۆمێنتەکان. ئەمە چییە بێ زەحمەت کانیا لە سعاتێکە من باسی خوشید و خاوەرەکەم تۆ تەحملت کردە تاوەکو گەیشتینە کۆتایی ئەو ساکات زانی چییە؟ نەخێر کاک سامان ناتوانی سڵاو هاوڕێنە بەس باشە لە نمونەی کەندی و ئیبن ڕۆژد و حەبیبەکەت خاڵە شێخ غەزالی کە هەمان مەدرسەن پەیوەندیان فعلا ئێمە لە هینمان هەیە لە ناو فکری ئیسلامیە هەندێک هەوڵ هەیە بۆ پێناسەکردنەوەی ئێپسمۆلۆژیا لەوانە فعلا هەندێکیان باس کردووە کەندی و ئیبن ڕۆژد و حتا فارابی و ئەمانەمان هەیە مەدرسەی غەربی مەدرسەیەکی زۆر باشەوە زۆر باشیش ئیشی لەسەری ئێپسمۆلۆژیا کردووە کە ئیبن ڕۆژد ڕابەرایەتیە کرد یاخود بە پلەی یەکەم معتەزیلەکان بە پلەی دووەم ئەشعەریەکان ئیشیان لەسەر ئەم مۆزوعە کردووە لەسەر ئەوەی ئێمە چۆن معلوماتی دروستمان دەستکەوێت بەڵام من هەمیشە وتومە ئەم جۆرە فەلسەفەیە سەر بە هەناوی ئیسلام نییە غەزالی سەر بە هەناوی ئیسلامە بەڵام غەزالی کام غەزالیە غەزالی سەردەمی فەلسەفە نا غەزالی سەردەمی مەنتیق نا غەزالی دوایەمین غەزالی دوجار دژی هەموو شتانەیە کە خۆی لە ڕابردووا کردوویەتیەوە باشە بەڵام من نەوەنداڵم کاتێک کە فەلسەفە تۆ ئەکرێ بڵێ معتەزیلە سەر بە ئیسلامە ئەکرێ بڵێ ئیبن ڕۆژد سەر بە ئیسلامە لە کاتێکە عەقڵە خاتە پێش نەقڵەوە عەقلانیەتە خاتە پێش دینەکەیەوە یعنی ئەڵێ ئاگر خوا لە قورئانیشا بفەرمێت ئاگر ساردە منەڕڵم گەرمە لەبەرەوەی عەقڵ وامە پێڵە گەرمە بەڵام دواتر غەزالی ئەڵێ گەر هەرچی زانستی دنیا هەیە بڵێ ئاگر گەرمە قورئان بڵێ ئاگر ساردە کون و یا نار بەردەن وەسەلامە ینی مشکلەکە ئەوەیە بەڵێ لە کۆمەڵگای ئیسلامیە ئەم مناقەشەیە هەیە لە کۆمەڵگای ئیسلامیە بەڕاستی ئێپسمۆلۆژیاش بەرباس خراوە بەڵام ئەوەی کە عەقڵانیە سەر بە هەناوی کۆمەڵگای ئیسلامی خۆی نییە بەڵکو شتێکە لە دەرەوە هەر لەبەرەوەیشە دوای ئەمانە تەکفیر دەکرێن دوای کتێبەکانیان ئەسووتێنرێن دوای شار بەدەرەکرێن دوای ئەکوژرێن و گۆشە و گۆسەر ئەبڕێن هەندێکیان لە بەغداد و لە مەدینەت و سەلامی جارانە سوپاس کاک نەجمەدین سڵاو کاک بەختیار زۆر سوپاس و ڕێزم بۆ دیکارت و سپینوزا و سوقرات و کانت هەیە ئێستا چ کارێ ئەکەن
ئێستا پێم وایە خەریکی فرۆشتنی چێشکەی کوریون لە تەیراوە. کایە فکریەکەی معتەزیلەشت بیر نەچێت کە لەسەر هەمان بارکاریان دەکرد و هەمیشە فکر و بیر و ئەقڵیان لە پێش نەقڵ و بێزەبت. بەڵێ معتەزیلەکان نمونەیەکی زۆر باشن، بەڵام نمونەیەکی تەکفیرکراون، نمونەیەکی زۆڵن لە حەقیقەتە، بێ ئەسڵ و فەسڵن لە مجتەمەعی ئیسلامیە، هەر لەبەرەوەیشە کە نەیانتوانی لەسەر پێی خۆیان بوەستن. باشە، بە بڕای من کورد تەنها گەدەی لەبارە نەکژیری. ئاناگیان من دایمە وتومە لەبەرەوەی کورد هیچ دەربارەی ئەپیستمۆلۆژیا نازانێ، کورد هیچ دەربارەی مەنتیق نازانێ، کەواتە ناتوانێت معلومات وەرگرێ. ئەزیزم، یعنی تۆ بە چی بەڵگەیەک ئەزانی کە ئاسمان حەوت طەبەقەیە؟ تۆ دەماخی ئێمە لەبار نییە بۆ ئەوەی کە ئەگەر ئەتەوێت تەجروبەیەکی فەرمەوە تەجروبە، ئەگەر ئەتەوێ ژیرانە لێکی بدەیتەوە فەرموو بە ژیری لێکی بدەرەوە. بەڵام سیر ئەەکەی ئەم لەبار نییە بە هیچ جۆرێک، لەبار نییە بۆ وەرگرتنی معلوماتەکە. بۆیە هەرچەندە تۆ معلوماتەکەی پێ بدەیت لە حەقیقەتە ئەو لێت وەرناگرێت. نەخێر، دەماخی ئینسانی کوردی لەبار نییە بۆ ئەوەی معلوماتی پێ بدەیت. کەی لەبار ئەوێ؟ ئەو کاتێک کە ئێمە هاتین هیچ نەبێت 200 کتێبت هەبێت لەسەر ئەپیستمۆلۆژیا، هیچ نەبێت 200 کتێبت هەبێت لەسەر لۆژیک. تۆ هیچت نییە. معقولە ئینسانێک هیچی نەخوێنبێتەوە لەسەر لۆژیک و خەریکی بیرکاری بێ؟ شتی وان نییە لە دنیاە. مامۆستای بیرکاریە ئەیدوێن مەڵە مامۆستاییان تۆ هیچ لە لۆژیکە زانی لە منتیقی سواری نەوەڵە مامۆستای بیرکاریە. یعنی معقولە بیرکاری خۆی لۆژیکە، تۆ تاریخەکەی نەزانی، تۆ ڕبنەچەکەی نەزانی وە پێش دوای مامۆستایەکی سەرکەوتووی. یعنی ناکرێت تۆ وەکو چۆن تۆ منداڵێکە ئەبێ بە شیری بدەیتێ، وە تۆ ئەگەر بێت و بەڕاستی ساوایەکە هەندێک برنج و شلەی بۆ دابنێ ناتوانێ بیخوا و بیشی خوا سوودی لێ وەرناگرێ و ڕەنگە زیانیشی پێ بگەێنێ. کەواتە یعنی ئەم منداڵە هێشتاکە لەبار نییە بۆ ئەوەی بتوانێت تەغزیە بکرێ یاخود ئەو خۆراکەکە بکرێت. بەڵام گەدەمان لەبارە گەدەمان عیبی نییە بەردەهاڕێ. باڵندەی زانست مەستەڵەحێکی باجگریانە بوو. سڵاو بۆ باجگر قەینا. لە دەهۆڵ نییە سامانگیان داهۆڵ. زەلام هەیە پێی بڵێ زانستی ئیڤۆلیوشن پێ ئەکەنێەوە باسی دینیشی لەگەڵ بکەی ئەڵێ ئەوەی دین بیڵێ بە خورافات و ناڕاستیەکانیشەوە من بڕوام پێیەتی ها کە ئەمانە تا بوو کە پیاوی من زانی چۆنە من پێم وایە دوو ڕێگا هەیە، یا ئەبێت دەستبەرداری دین بیت بۆ ئەوەی ئێستیعابی معلوماتکەی، یا ئەبێت تێبگەیلەوەی کاکی مسڵمان ئەبێت تێبگەیلەوەی کە ئەم کتێبەی تۆ هەتە تەواوی زانست نییە، ئەم کتێبەی تۆ کتێبێکی دینیە، کتێبێکی زانستی نییە. خۆدا هەر بۆ مسڵمانان خۆیان وا باشترە خۆیان نەئاڵێنن لەو پرسیار لەوەوە کە هەمیشە پێت بڵێ قورئانەکەی من هەموو شتێکی باس کردووە، هەمیشە پێت بڵێ دینەکەی من هەموو شتێکی تایە. من زۆر جارە بینم خەڵکی مسڵمان هەیە ئەڵێ بابە قورئان کتێبێک نییە زانستی، قورئان دینە کتێبێکی دینیە سوزانم. خۆتان مەئاڵێنن لە کۆمەڵێک پرسیارەوە کە لە حەقیقەتە دواتر خراپ لێی دەرەچی. ئەویش ئەوەیە پێت وابێ قورئان هەموو کیمیا و هەموو فیزیا و هەموو ماتماتیک و هەموو تاریخ و هەموو جوگرافیا و هەموو ئەو شتانێکی هەیە. نا ئەم هەڵەیە ئەمە بە پلەی یەکەم مسڵمانان خۆیان بەڕاستی دۆڕاوە بن لەم گرەوەیە. بۆیە باشترە خۆتان بپارێزن لەوەی کە وەکو سەرچاوەی هەموو زانستەکان تەماشای بکەن. چی بکرێت بۆ ئەوەی وەکو داهۆڵ نەبین بە دەستی ئاین و کۆمەڵگا؟ ئەزیزە مەزانی
مهمە من دایمەوتومە تۆ لە دایک و هاتوتە ئەم دنیایەوە و بەو جۆرە بەرهەمهێنراوی کە کۆمەڵگا و دەوروبەر و مؤسساتەکان ویستویانە تۆ لە کارخانەیەکە هاتوتە دنیاوە باشە بۆ ئەوەی جارێکی تر چەخش و قەڵامێک هەڵگریتەوە و پەیکەری خۆت داتاشیتەوە دەستکەیتەوە بە داتاشینەوەی خۆت جارێکە هەرچی مەسەلەی پیرۆزی هەیە لە خۆتی دوورخەرەوە چونکە بەڕاستی پیرۆزی ئەو عەدەسەیەیە کە کردتە چاوت حەقیقەتەکانت لێ تێکئەدا ئەگەر من پێم وابێ کە لە 100% ڕاستم کەواتە ئامادەی ئەوەم تیانە معلوماتی تر وەربگرم هەر کەسێکیش کە بۆچوونێکی لەلا پیرۆز بوو و پێی وابوو بۆچوونەکەی لە 100% ڕاستە قابلی مناقەشە نییە ئیتر ئامادە نییە دابنیشە و گفتوگۆت لەگەڵا بکە کەواتە لێرە قوفڵێکت داوە لە عەقڵی ئەو کەسە هیچ توانای ئیستیعابکردنی نییە وەرە بە پلەی یەکەم ببە بە مرۆڤێکی بێلایەن بە مرۆڤێک بەبێ پیرۆزیەکان بەبێ بڕیارە پێشوەختەکان وەرە جارێکی تر گفتوگۆی شتەکان بکەرەوە ئێمە کە لە بورێکی گەورەمان لە فکر هەیە ئێمە بەو هەموو کتێبەت هەیە زانی چەند ساڵ 100 ساڵە سوزان چەند 100 ساڵە کتێبە نووسێت دەتوانین سوود لەمانە وەربگری بەڵێ بە دڵنیایەوە بە پلەی یەکەم من پێم وایە نەزانستێکت لەلا پیرۆز بێت پێت وایە بێم زانستە بە تەواوەتی وەڵام دەرەوەی هەموو شتەکانە نە فکرێک لەلا پیرۆز بێت نە فەلسەفەیەکت لەلا پیرۆز بێت وە نە ئاینێکت لەلا پیرۆز بێت چونکە هەر کام لەمانە کە بوو مقەدەس بوون لەو کاتەدا ڕێگرە لەوەی کە تۆ بتوانی شتی تر وەرگری چونکە خۆت بە ناچار نازانی ناچارنی دەست ناگەی ناچاری بەوەی زانیاریەکی زیاتر لەوە وەرگری چونکە پێت وایە زانیاری حقیقەتی مطلق لەلای تۆیە تۆ کە حقیقەتی مطلقی لەلایت حقیقەتی تر بۆ چییە هەر کەسێک ئایدۆلۆژیایەک دینێک فکرێک ڕێبازێک زانستێک شتێکی بە پیرۆزانی لە حقیقەت ئەم کەسە هەستەکە پێویستی بەوە نییە تر حقیقەتی تر وەربگرێت بەڵام تۆ توانی دوجار وەکو نازانێکێک لە فەیلسوفەکان پێم وایە ڕەسڵاڵێ ئەوەی لای دیندارەکان هەرچی دینی بێ پیرۆزە هەرچی دینی بێ حقیقەتە بەڵام تۆ ئەکرێ بە پیاسەوانەوە هەرچی لەلات حقیقەت بێ پیرۆز بێت بەرەوە بە دڵنیایە تاوەکو خۆت لەوە قوتار نەکەی لە هەژمونی دەوروبەرەک لە هەژمونەکان هەر هەموو هەژمونەکان نابە تەنها دین لە کولتور لە کۆمەڵگا لە ڕێبازە فەلسەفیەکان لە هەر یەکێک لەمانە ئەگەر بە تەواوەتی ئازاد نەبوو بێتی بەڕاستی بۆ ئەوەی کە تۆ ئیستیعابی معلوماتی دروستکەی پێویست بەوەیە لە پلەیەکەمە ئازادی لە ئێستادا زۆربەی هەرە زۆری مرۆڤ و بە تایبەتی مرۆڤی کورد کێڵگەیەکی پڕ لە کرمی هەیە دیاریش نییە تاکەی بەرووبوومی تێدا سەوز نابێت جا نازانم کە دەبێت کێڵگەکە هەمووی بگۆڕدرێت یا تەنها کرمەکان بەتوانی کرمەکان ئەزای چۆن ئێستا تۆ ژووری پلاستیکی دروستەکرێ ژووری پلاستیکی چییە؟ گرین هاوس ماڵە سەوزەکان سوزانم لەمەیە تۆ دێی ژینگەکە ئەگونجێنی بۆ بەرهەمهێنانی خەیار بۆ بەرهەمهێنانی تەماتە تەواو ژینگەیەکی گونجاو دروستەکە حەزەکەی لە چلێ ئێستا نادروستیکە حەزەکەی لە چلێ هاوی نادروستیکە مهمەوەی ئەو پلەی گەرمایە کە بەرهەمی خەیار ئەیەوێت ئەو خاکەی کە ئەو بەرهەمە پێویستێتی ئەو پێداویستیانەی کە لە کەش و ئاو و هەوا و خاکەکە تۆ ئەتوانی ئەمەی بۆ ئامادە کە بۆ ئامادەکرێت توانی بەرهەمی بهێنی نەخێر تۆ بێ کێڵگەکە چاک بکەیت کێڵگە چی لێەکەی بەچی گۆڕی نابێ کێڵگەکە چاک بکەیت تۆ ناتوانین دەماخی خۆت فڕێی دەماخێکی تری لێ بەسی نا تەنها مەحکومی بەوەی دەماخی خۆت چاک بکەیت سپاس کاک سامان ئێمەی کورد فیزی ئەپیستمۆلۆژیمان سوتاوە سپاس کاکە و گورد ڕاستە ئیتر شوێنکەوتە هەر شوێنکەوتەیە بەڵێ سامان پرسیارە دووبارە کرد ڕووی بابی تەکنەلۆژیان ڕەش بێت تۆ لە ماڵەوە دانیشتویت کاک فەرهەنگ ئێمە مرۆڤی جەهانەوەرین چۆن ئیستیعابی معلومات ناکەین نایکەیت باشە پەیوەند ئاخر دین
دینی نەقڵیە بۆیە حاڵەکەی ئاوا جوان کراوە هەر بۆیە وتم ماتەزیلە و بیر نەچێ چونکە ئەو کاتەی ئەوان هەبوون و گرنگیان بە ژیری ئەدا و چەندان خورافەی دینیان ئینغا کردەوە حاڵی دین ئاوا نەبوو. جا مەبەستەکەم ئەوە نییە تەوەرەکە بەرەو دین بەرین بەڵکو مەبەستم لە قەتیزبوونی ژیری و هزرە لە کۆمەڵگایەکدا بۆ حکمەی ئێمە پەروەردەی دەرسی ئەو ژینگەین بە کورتی هزر جێگەی نییە ئەوەنەی جەخت لەسەر نەقڵ ئەکرێتەوە بە دڵنیاییەوە هاوڕاتم هەم دەربارەی ماتەزیلەکان هەم دەربارەی ئەوەیشی کە ئێستا ئێمە ئەو ڕێبازە دینیەی کە هەم ئەچەند دین پێم وایە دینەکە خۆی وایە خەتای کەسی تیانە خەتای غەزالی نییە کە نەقڵیە بەڵکو دینەکە سروشتی دینەکە خۆی وهایە کە ئەبێ نەقڵی بێ کە نەقڵیش بوو لە حەقیقەتایتر عەقڵ پاشە کشاکە. هاوڕێ مەریوان باسمان کرد زۆر سپاس کاک سامان. وەڵامی کاک مەریوانم دایەوە ئەوەنە پشگیری یەکەکەن ئێستا کاروان بێستون فاتح کیە نازانم بێستون و فاتح بۆ نمونە ئێستا تۆ تاکی کوردی لێ بڕوانە خۆت بە نمونە بهێنەرەوە وەک مامۆستایەکە شتە لایەن شتێکیان پێ بڵێ گەرواش نەبێ ئەوان چونکە فێری نەقڵ بوون یەکسەر بڕواەکان بیر لەوە ناکەنەوە بچن بە دوای دروستی معلوماتەکەی تۆدا بگەڕن کە پێت داون لەوەر ئەوە ژیری لێرە لەم کۆمەڵگایەدا دەمێکە دەفەن بووە بێگومان یعنی یەکەم لەبەرەوەی کە فێری نەقڵە دووەم لەبەرەوەی پێی وایە تۆ لەو گەورەتری ئەبێ لێت وەرگرێ چونکە زۆر ئیشمان لەسەر پێشینان کردووە پێشینانی ئەمە چۆن بوون با ئێمەش وەهابین کابینە تۆ لە گەورەتری لەو خوێندکارەکە یەکسەر لێت وەرەگرێ لەبەرەوەیشی کە تەنها فێری وەعز و تەڵقینە گوێی کردوتەوە بۆی کوێرانە معلوماتەکان وەرگرێ بەس ئەگەر ئەم کەسە وەکو وتمان ئەبستمۆلۆژای ئەم کەسە تەواو بێ دەماخی ئەم کەسە تەواو بێ هەوڵ بدە داوای وەت لێ بکات بەڵگەکانم بدەرێ من چۆن باوەڕت پێ بکەم ئەلەو کاتەیە بە دڵنیاییەوە لێ ناگەڕێ معلوماتێک دزە بکاتە ناو دەماخی کە معلوماتێکی دروست نەبێ کە معلوماتێک نەبێ بە ئەزمونە تێنەپەڕی بێ یاخود بە ژیریە تێنەپەڕی بێ بۆیە هەمیشە داوای وەت لێکاکە بە چ بەڵگەیەک بەڵستان ئەرێ بێستون و فاتحی چیتە کاروان ئەگەر مرۆڤ پێی وا بێ دین هەموو شتێکی بۆ تەفسیر کردووی بێت ئیتر هیچ مەیلێک وای هیچ بە پێویستی نازانیا بڕوا بە هەستەکانی یان ئەقڵیە بێزڵابەتەوەیە هاوڕێ کۆسرەت ئەگەر کەسێک نەک دین ئەگەر ئایدۆلۆژیایەک بێ ئەگەر کولتورێک بێ ئەگەر یعنی تۆ کە پێت وا بێت لە کتێبێک جێگەی هەموو کتێبەکانت بۆ ئەگرێتەوە ئیتر ناوی کتێبەکانی تر بخوێنیتەوە ئەگەر تۆ پێت وا بێ دین نەتوانێ وەڵام دەرەوەی تەواوی پرسیارەکانی تۆ بێ ئیتر تۆ هیچ جێگەیەکی تر ناگەڕێی بۆ وەڵامدانەوەی پرسیار ئەگەر تۆ پێت وا بێ مزگەوت دەتوانێت هەموو کێشەکانی تۆ چارەسەرکە مامۆسایی مزگەوت دەتوانێت هەموو کێشەکان چارەسەرکە ئیتر چ پێویستەکە تۆ بچیت بۆ خوێندنگای ئیتر چ پێویستەکە تۆ بچی لە جێگەیەکی تر بگەڕێ بە دوای حەلی مەشاکیلەکانتە نا بە دڵنیاییەوە جا ئەگەر دین بێ ئەگەر کولتور بێ ئەگەر ئایدۆلۆژیا بێ هەر شتێک بێ ئەگەر وەهای لێ هات کە تۆ پێت وا بوو پیرۆزەوە وەڵام دەراوەی تەواوی پرسیار و گومانەکانتە بە دڵنیاییتر نەگومانەکەی نەپێویست بە گەڕانە بە دوای وەڵامەکانتە شتێکی لەو شێوەیە بەتایکید بە عەقڵ نازانم من بەکارمان هەرنێناوە لۆکە ینی عەقڵی ئەمە دەماخی ئەمە کیلۆمەتری سفرە سپاس هاوڕێ کۆسرەت ئەشرەف
فەلسەفە بە کورتی واتە گەڕان و پرسیار و وەڵام و ڕەخنەکردن و دوجار ڕەخنەی وەڵامەکان دینی واتە دەقی پیرۆزکرا و نەگۆڕ نەک بۆمان نییە خنەی بکەین بەڵکو خودی دین دژی فەلسەفەیە. من دەپرسم ئایا لۆژیک و ئەقلانیەتی چی لێ من دەپرسم ئایا ئیتر چاوەڕوانی ئەوس هاوڕێگیان بێزابەت وەهایە یەکێک لە گرنگترین زانین چۆن ئینسان بۆی عەقڵێ بە گومانکە ممکن نییە بەبێ گومانکردن ئینسان بتوانێت بە حەقیقەت بگات. تۆ ئەگەر گومان نەکەی سەیریکە ئەگەر پاستۆر کە ئەیبینی مەڕەکان مردارە بنەوە گومانی کرد خۆ پێشتر خەڵک هەموویانیان و ئیرادەی خوایە و مەڕۆ مردارە بێتەوە تۆ حەقت چی ئەم گومانی لەمە کرد یعنی چی ئیرادەی خوایە گومانی هەبوو لەمە گەڕا سەیری کرد میکرۆبی دۆزیەوە بابا میکرۆبێکە کە تووشی ئەم مەڕانە بۆ کوشت و ئەیان کوژێ ئەزانی مەسەلە سێوێکە کەوێتە خوارەوە لە پاڵ ئیسحاق نیوتنە ئیسحاق نیوتن خۆ پێشتر هەزاران سێو کەوتۆتە خوارەوە کەس گومانی نەکردووە لەوێ سێوێکا کەوت بەڵام گومانەکە باش ئەم سێوە بۆچی کەوتە خوار و بۆ بەرەو ئاسمان نەڕێ بۆ بەرەو زەوی هات دواتر هات هەندێک هێزی سیاسای سروشتی دۆزیەوە لەناوانە هێزی کێشکردنی زەوی یعنی تۆ گومان نەکەی ممکن نییە بتوانێت عەقڵت بجوڵێ. ئاین یەکێکە لەو شتانەی کە بەر لە هەر شتێک گومانت ئەکوژێ بەر لە هەر شتێکەوە دێت گومانت ئەکوژێ و نایڵە گومان بکەیت چونکە هەموو شتەکانی بە نرخی حەقیقەتی ڕوود بە نرخی ڕاستی ڕوود پێداوی. خەڵکی ئێمە خەڵکی گومانکار نییە ئینسانیش هەتا وەکو گومان نەک من ئەگەر گومانم کرد لەوەی ئەمەم شەربەتە خراپە دێم دەستەکەم بە کنەو پشکنین تایە کە دەستم کرد بە کنەو پشکنین تایە دواتر وەڵامەکانم دەست ئەکەوێ بەڵام ئەگەر من دڵنیابم کرد کە شەربەتێکی ڕێک و پێکە هیچ مشکلەیەکی نییە سەری پێوانێمەوەی خۆمەوە بەبێەوەی گوێ بدەمێ. فعلا ئەپستمۆلۆژیا یاخود لۆژیک ئەبێ بسەپێنرێ من پێم وایە ئەکرێ پێم وایە بە تایبەتی خوێندنگاکان ئەگەر بیانەوێ ئەم مادەیە بکەن بە مادەیەکی باش بکەن بە مادەیەکی زیندوو لە ناو خوێندنگاکانە دوجار خەڵک فێرەوێ ڕاستی چییە ئەرە ڕاستی چییە خەڵکی ئەمە من ڕجاءن میلەتی کورد خەڵکی کورد ڕاستی چییە چۆن ئەزانی شتێک ڕاستە بەس پێم بڵە چۆن ئەزانی شتێک ڕاستە تۆ کە نە تەجروبەی بکەیت باشە تۆ کە نە ژیری تیا بەکاربهێنی گومانی تیا بەکاربهێنی پرسیاری لێ بکەیت هەڵسەنگاندنی بۆ بکەیت شیتاڵی بکەیت مقارنەی بکەیت تۆ کە نەتوانی ڕەخنەگربی تۆ کە نەتوانی پراگماتیبی تۆ کە چۆن ئەزانی ڕاستی چییە یعنی هەر پێت وایە ڕاستی ئەوەیە بابە ئێستش زۆر کەسە هێچ وزانم هەر باوەڕی بە ئاسمان حەوت تەبەقەیە زەویش وە نەفسە یعنی نەک ئەزیزم خۆ خەڵکە چییە ڕاستی ئەسمان وەکێک لە مشکلەکان ئێمە وەکو وتم داهۆڵی تەمەڵیە خەڵکی ئێمە بە پێویستی نازانێ بزانێ ئاسمان چەند تەبەقە و تەبەقە چییە ئاسمان زەوی چەند تەبەقە و ئەمە خەڵکی بەکەی پێویستی بەمەیە با بە جیۆلۆجیا ئەخوێنێ و باوەڕی بەوەی حەوت تەبەقەیە زەوی فیزیا ئەخوێنێ و باوەڕی وایە دابارین مەسەڵەن پێشبینی ناکرێت لە کاتێکا بە چاوی خۆی ئیستیمڕار ئەبینێ ئەها سەیری کە ڕجاءن ئینسانی ئاینی ئێمە بە چاوی خۆی ئەبینێ کابرا بارانە بارێنێ منم تەجروبەم لە پۆلا کردووە لە پۆلا هاتوون بارانم بارانوە زۆر ڕەنگە مامۆستای تر کردوێتیان بەڵام دواییش بچۆرە ئەو لاوە لەگەڵ مەلایەک وتی نەخەرشتی وەها ناکرێت و ناکرێت ئەی بە چاوی خۆت نتبینی نەخێ لەبەرەوە بە دڵنیاییەوە بەڵام ئەکرێ چونکە ڕاستی ئەسەپێ یعنی من پێم وایە ڕاستی ئەو خۆ بەخۆ ئەو هێزەی هەیە کە ناچار دەکا بۆی قەنەعەتی پێ بکەیت بەڵام تۆ کە نەیخوێنی تۆ کە لە خەڵکی بشاریتەوە بە دڵنیاییەوە خەڵک سوزانێ ڕاستی چییە هیچ ئەرزشێکیش ئیسفادەی لێ ناکەم. کاروانگیان بەداخەوە سامان خەریکە ناخۆشێکە چەند کێشەی گەورە سپاس سروەخان هابڕانە ئەم لایڤەی تۆیش ئەپستمۆلۆژیایە 21 تەماشاکارت هەیە خەڵکی سنگی دەرخا خۆی لە 30,000 بینەر ئەوەی ژیری تاکی تۆ لێرە
یەک شتت پێ بڵێم دڵنیام کچێک هەیە لایڤێکی کردووە ئەم لایڤە تەسجیلە لە ئینتەرنێتە هەیە جار هەندێک پێی جوشتیوە ئەم بە زمانێکی خانەقینیانە قساکە لایڤ نییە لە حەقیقەتە تەسجیل کراوە بەڵام کە تۆ تەسویرت کردەوە بە لایڤ و پیشانی خەڵکتدایەوە بە هەزاران بینەری هەیە خەڵک وەکوتم ئیشی بەوە نییە بە دوای چێژ لە ڕاستی وەرناگرێت چێژ لە عەقڵ وەرناگرێت ئەنی لە حەقیقەتە ئینسان بەعام و ئینسانی کورد ئینسانی ڕۆژهەڵاتی لەو جۆرە مرۆڤن کە چێژ لە عەقڵانیەت وەرناگرێت چێژ لە عەقڵی خۆی وەرناگرێت چێژ لە بیرکردنەوە وەرناگرێت ئەسڵن بە بێگاری ئەزانێت نەک چێژی لێ وەرناگرێت بارێکی گرانە بەسەر شانیەوە ئەو کەللەیەی بارێکی گرانە بەسەر شانیەوە هەزاران جارە بیسێڵە بابا کوورە خۆزگە شێتە بوو هێشتاگە ئەو تۆزە ژیری ئەگەر مستاڵە زەڕێک ژیری لە کەلەیاوێ ئەوەیشی پێ زیاداڵێ چەند خۆش بوو شێت بوویتە چوسانم نەتوانیا بیرکەیتەوە نەتوانیا عەقڵتەوێ ئەوەی نێ خۆی سەرقاڵکا بە بیرکردنەوە ئیتر شیعاری نازانم ڕەحەتی گیانم بۆی ئەلوێ ئەمەش زۆرینەی کۆمەلگای کوردیە بەداخەوە وتم ئەو ڕێسروە یەکێک ئەو داهۆڵانەی کە نایڵێ وەکوتمان باڵندەی زانست ئەگەر بەوەبی شوبهێنین بنیشێتەوە لە کێڵگەکەیە داهۆڵی تەمەڵیە ئیرادەیە ئێمە ئارەزووی زانین ناکەین ئارەزووی ناکەین یعنی لەم گوێوە بیخنە گوێی لەو گوێتریوە دەرەچێت بە چاو پیشانی ئەدی تەجروبەیە بە تەجروبە بە عەقڵانیەت بە ڕەخنەگری بە شیکارکردن بە مقارەنە بە هەرچی ئەیدەیتێ لێت وەرناگرێت ئیمتیحانێکە نازانم چی ئەکا چیەکە لەگەڵ ئەو پۆلی جێڵا نازانێت چ باس بوو لە پۆلی ڕابردوو ئێستا ئێمە ڕەخنەی ئاین بکەین لە بەرامبەردا دەواازەی ئەپسمۆلۆژیا دەکرێتەوە ڕەخنەی ئاین ڕەخنەی هەر بۆ چوونێک بیرۆکەیەک سوزانم ئایدۆلۆژیایە کە ئەبێ بەوەی ئەوەی کە کلیل لە عەقڵی ئینسان بدا ئەبێ ڕەخنە بکرێ بۆ ئەوەی بە دڵنیاییەوە نەک ئەبێ ڕەخنە بکرێ نازانم ئەبێ نەهێڵی بێتە ناو کای مەعریفیەوە بە بێگومان بەبێ ئازادی کە ئازایەتیشی پێویستە ممکن نییە مرۆڤ بتوانێت سوود لە بەهرە عەقڵیەکانی خۆی وەربگرێت ممکن نییە ئینسانێک نەتوانێت فکری خۆی ئازادکە ممکن بە ئینسانی کورد ئیزەش باوکی ژنی بۆێنەوە یا بەشوو ئینسان ئازاد نەوێ ڕجاعەت ممکن نییە تۆ بەبێ ئازادی بتوان ئازادی چی ئازادی ئەوەیە کە بەڕاستی مقەدەسەکان بشکێنی لە پلەی یەکەمە مقەدەساتەکان بکەیتە دەرەوەی خۆی من سێنم لێیە خەڵکەیە مقەدەسی هەیە و بەوە بەخۆشیێڵێ ئازاد بەڵێ من ئازادانە کۆیلم بانکردن باش نییە مامۆستا بێخەبەرمان دەڵێ گومان لە هیچ شتێک و هیچ کەسێ مەکەن چونکە بۆ ئیمان خراپە لەیث الظەن إلا إثمی بەڵێ ئەمە فەرمودەیەکە کە گومان هیچ نییە جگە لە پۆخڵەوات جگە لە خراپی لە بەدی لە بۆیە فعلەن ڕێگەی گومانی کە گومانت نەکرد عەقڵ نابیت ممکن نییە بەبێ گومان ئینسان بتوانێت عەقڵ بێت ئێدینێ کە پێتەڵێ گومان هیچ نییە جگە لە پۆخڵەواتێک کەواتە ئیتر چۆن بتوانێت عەقڵ بی سێو کەوتە خوارەوە ڕستقە و خوا نردوێتی بیخۆش خوا بکەوتەوە نازان چەند ملیۆن مرۆڤ چەند ملیار پێش نیوتن بینیوان و کەوتۆتە خوارەوە یەکسەر قەپێکیان پیا کردەوە خواردویانە بەکەوتنی سێوەکەی ئیسحاق نیوتن بەسەریا ئەسڵی نییە و تەنانەت یەک گۆڵگەژۆ ئەوە نییە ئەمەیە خۆی ئەپسمۆلۆجیایە من شکم کرد یەکسەر بە دوای واقعەکە گەڕام و ئەو ڕاستیان بۆ کەشەبوو ئەی ئافەرین کەواتە یەکسەر دوای قسەکان نەکەوتم دەست خۆش بێ گومان لە هەموو شتێ بکەن ئەوە مەلەکرێکار ئای هەڵگورد ئەوە مەلاکرێکار تەفقیفی کردویت لە کاتی چاو پێکەوتنەکەدا ئاخر بەجددی هەڵگورد هەستەکەم ماوەیەک تەسیری مەلاکرێکاری لەسرە دوای ئەو مقابلەیە
ئینێژیمانی بەرز کردووەتەوە. دەست خۆشاو ڕێگان ئیسلام واتە تەسلیم بوون، ئیتر بوونی ئەپسمۆلۆژیا واتای چی؟ بۆیە بەستمەوە بە ئیسلامەوە چونکە زۆربەی کۆمەلگاکان ناس بێگومان شۆڕش شەریفزادە ئەو ڕێگان بێگومان یەکێک ئەسڵەن من زۆر جار مشکیلەم لەگەڵەوە هەیە ئەمە کولتورمان هەیە، چونکە تۆ دینێکت هەیە جێگەی کولتوریشی وەگرتووە، دینێک تێ جێگەی قانونی وەگرتووە، دینێک تێ جێگەی مەطبەخی بۆ گرتوویتە، تۆ دیاری کردووە جلوبەرگی تۆ، سڵاوی تۆ، ژیانی تۆ، پەیوەندیە کۆمەڵایەتیەکانی تۆ، زەواجی تۆ، تەعزیەی تۆ، هەموو شتێکی تۆی داگیر کردووە. بۆیە پێم وایە تاقە دینێکیشە دینی ئیسلام کە بەو جۆرە خۆی نمایشەکە کە بۆ هەموو پرسیارەکان بدێ، بۆ عیلاجی هەموو مشکیلەکان بدێ، وەڵامی هەموو پرسیارەکانی لەلا بێ، و خەڵکیش پلەی پیرۆزی قورئان زۆر جیاوازە لە پلەی پیرۆزی ئینجیل یاخود تەورات یا ئەوانەی تر، کە ئیسە کاتی ئەومان نییە باسی ئەوە بکەین. بە دڵنیاییەوە ئاین ڕۆڵێکی زۆر خراپە گێڕێ لەوەی کە ئێمە نەتوانین ببورن ئێپیستمۆلۆژیای خۆمان یاخود سوود لە مەنتیق وەربگرین و بتوانین ڕاستی و ناڕاستی لە یەکتری جیا بکەینەوە. ئەو ڕێگومان وەسوەسەی شەیتان لێرەوە تاکی مسلمان عەقڵی دادەخات. بەڵێ گومان وەسوەسەی شەیتانی پێ ئەڵێن چی پێ ئەڵێن؟ گومان بە پێی ئاینی ئیسلام شتێکی باش نییە کە گومانی شت نەکرد. بابا ئەمە ڕێبازێکوانێ، یعنی تۆ دیکار دەڵێ بۆ ئەوەی تۆ سوود لە ژیری وەرگری یەکەمێش دەڵێ لە بەبێ گومان تۆ ناتوانی پرسیار بکەی. من کە دڵنیا بووم لەوەی لە چوزانم لە ژووری میوانەکە تەلەڤیزیۆنێک هەیە ئیش ئەکات و لەسەر چوزانم فڵانە کەناڵی فەزاییە، کە گومانم کە دڵنیا بووم لێ ناچم تەحقیقی تیا بکەم، بەڵام کە گومانم هەبوو ڕەنگە بچم تەماشایەکی یەکەم زانم چییە. گومانت نەبێ هەرگیز بە دوواداچوونت نابێ، هەرگیز ناتوانی عاقڵ بیت. کولتوری خواردن ئەی نابینی لە هەموو دنیادا بەربڵاوە. بە کولتوری خواردنی تۆ سیمایەکی دینی هەیە. باشە خەریکە شەقا و هەڵێنانمان لێ پاوان ئەکەن بە ناوی دینەوە، ئیتر بۆ پێشەوە لە پێشەوە جێماوە بڵێ بە دوای دواوە. ئەو ڕێیان سپاسدانەکەم، پێم باش بوو کە کاتێکی زۆر نەخایەنێ، هیوادارم سوودێکی هەبێت، کاتێکی خۆش بۆ هەموو لایەک. ماڵاوە.